داوا ئەکرێت لە بەریتانیا کە پەیمانێکی نوێ بۆ عێراق ئامادە بکە و بیداتەوە بە ئەنجومەنی عوسبەت الئومەم کە عێراقتیایە ئیمزای کردبێ. ئەمەش کڵاونانێکی زۆر خەتەر بوو بۆ هەموو لایەک تەبعاً کە بۆ مدەی 25 ساڵی تر لە عێراقا ئەمێنێتەوە. برانی بەڕێز، ئەمە ساڵی 1925 باسەکەم. مەلیک فەیسەڵیان مەجبور کرد کە ئیمزای کە ئینگلیز لە عێراقا، بەریتانیا لە عێراقا بۆ مدەی 25 ساڵی تر بمێنێتەوە. هەروەکو چۆن ئێستاوە 2 ڕۆژە ڕۆبرت گێتس هەروەها جۆرج بۆش اقتراحی ئەواکەن کە بۆ مدەی 50 ساڵ وەکو کۆریا بمێننەوە لە عێراقا. بەڕاستی یەک جۆرە شتێک نەگۆڕاوە. مەلەفی ویلایەتی مووسڵ هەروەکو کوردستانە، نەوتی کەرکووک وەکو نەوتی مووسڵە، قەراری 140 دەستور و هەموو دەستورەکانیش قابلیەوەن هەڵوەشێن، چونکە مجرد هەر گروپێکی سنی عەرەبەکان ڕازی بێ بەدانیشتن لەگەڵ احتیلال، یەکەم مەطلبی ئەوە بێ کە دەستوری عێراقی سەر لە نوێ پێداچوونەوەی تیا بکرێ و یەکێکیش لەوەی ئلغایەکەنەوە مۆزوعی کووردە فیدرالیزمەکەیە. مادام کوردەکان بۆ خۆیان ئەوەندە شل و شێواون نەیانتوانیوە کەرامەتی خۆیان ڕێزی خۆیان بپارێزن، بۆ خۆیان سووک بوون لە بەرچاوی میلەتی خۆیان، چکە نەیانتوانی ئاو کارەبا ئەمن و ئەمان ئازادیەک فراهەم بێنن بۆ میلەتی خۆیان، جگەرەوەی جرفانی خۆیان پڕ کرد، ورجی خۆیان پڕ کردایە، خوێن ڕێژ دەرچوون، مفلیس دەرچوون، فکری خۆیان دۆڕان، سیاسەتیان لێڵ بوو، عمالەتێکی علەنیان ئاشکرا کرد. لەو وەختەی ئیمزا کرا کە ئەمنیەتی کوردستانەکەوێتەوە دەستی کورد، لەو کاتە هەمان ڕۆژ بڕیاردرا کە 3 پێگەی سەربازی لە قەرەداخ و لە خودی ناوشاری هەولێر لە مەتار لە فڕۆکەخانەکەی هەولێر لە مەسافەیەکی خەیاڵی 40-50 کیلۆمەتری بەس ئەکرێ بە معسکەرەکەی ئەمریکا و هەروەها لە زاخۆ بۆ ئەوەی ئیسپات ببێ کە ئەمانە ساحەبی خۆشیان نین، چونکە ڕازی بوون بەو عەلمانیەتەی کە غەرب هەیەتی و لە هەمان کاتە غەربیش ئەو عەلمانیەتەیان ناداتێت کە دیموکراسی و مافی ئینسانی پێوەیە کە ئینسانی شەریفە باتە سەر حکم لە وڵاتی خۆیان، دز و جەردە ئەهێنێتە خوار و محاسەبەیەکە و تاوانبارانەداتە دادگایەکی سربەست و ئازاد، ئیعلامێکی حڕیان لە وڵاتی خۆیانە هەیە، هەموو شتێکیان بە دەستگایی ئەڕوا. ئەو عەلەمانیەت و دیموکراتیەت چۆن ئەهێڵن لە شوێنێکی وەکو کوردستانە فراهەم بێ کە ئەوان ئەسڵن ئەیانەوێ شخصیەتێکی بەزی و ترسنۆک لە سەرەمەرگە وەختێک کە تەنازولی پێکەن، هەروەکو چۆن بە مەلیک حوسێنیان کرد. مەلیک حوسێنیان لە ئەمریکاوە دوای عیلاج هێنایەوە کە خواژەی زانێ لەوانەیە خۆشیان نەخۆشیان خست بێ، لە پەلەپەلی لە مەتاری هیثرۆ لە لەندەن بڕیارێکیان پێدەرکرد کە کوڕەکەی خۆیە بێ بە مەلیک لە دوای، وتیان نەوەکە لە ئوردون هەتای لە لەندەن تایگەێنینەوە بە ئوردون ڕوحی دەرچێ و بمرێنەوەکە ئەمیر حەسەنی برای بێ کە ڕوحێکی عروبەی زیاتر تایە و مسەقەفتریشە لە کوڕەکەی، عمالەتەکەشی ڕەنگە کەمتر بێ. لەبەرەوە پێیان باش بوو کە هەر لێوێ پێی ئیمزاکەن. ئێستاش دڵنیابن لەوە مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی دەیان ئیمزای وایان کردووە کە هەتاک و کورد بۆ ماوەی 56 ساڵی تریش ناتوانە لەو ئیتیفاقانە دەرچێ و ئەو وەکالەی ئەمنیەتەی ئێستا ئەیبیستین 2-3 ڕۆژە باسیەکەن کە گوایە تیرۆریستەکانیان گرتووە، ئەوە هەر بریتە لە ڕێکەوتنی باڵێکی مەسرور یان پارتی خۆی، باڵێکی ئەمنی لەگەڵ کۆمپانیا ئەمنیەکان ئیسرائیلی بنیان بەریتانیان ئەمریکی، هەروها لە تەرەفی ئەو لاشەوە کوڕی جەلال تاڵەبانی و خەتێکی ترکە بە هەمان شێوە دروست دەبێتەوە. ئەو دەمامکدارانش لێەوە بە هەمان شێون. لەبەرەوە ئێستا ئێمە زۆر بەداخەوە هەست پێەکەین ئەو ڕاپۆرتەی کە ئێستا بەتەمان زەڵمای خەلیلزا دەڵێ کەرکووک بەرز بکرێتەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان، لەوێ مناقەشە بکرێت بۆ ئەوەی لەوێش ئەو کاتە بەو خەڵکە بڵێن کاکە دەی فەرموو دەست بەرزکەنەوە ئەمریکا چۆنەیەوێ با ئەنجومەنیش لەوێ، ئەنجومەنی ئاسایش کە 15 وڵاتن با ئەوانیش لەوێ دەست بەرزکەنەوە. چێ ئەو کاتە تەئیدی حاڵەتێکی کوردستانەکە کە لە هەموو ئەو وڵاتانە هیچ پەیوەندیشیان بە کورد و کوردستانەوە نییە. لەبەرەوە زۆر پێم وایە کە دۆڕاندنی کەرکووک شتێکی علەنیە، ئەوەی کە نەوشیروا مستەفا وتوێتی، ئەوەی کاکە حەمەی حاجی مەحموود توێتی لە دیداری خۆیان، ئەوەی کە دکتۆر مەحموود عوسمانەی لێ سیاسەتمەدارانی تر و نووسەرانی تر لە نزیکی بڕیارەوە یا لە پەرلەمانتارەکانەوە کە ئێڵێن کە هەمویان ئەڵێن مەوزوعی کەرکووک و مادەی 140 بەو ئاقارەیە بەو ئاڕاستەیە ئەڕوا کە نایەتەوە سەر کوردستان. لەبەرەوە شتێکی زۆر خەیاڵیە کە چۆن لە مدەی 4 ساڵ و قسوورە
هەموو ئەو 16 ساڵە ئازادیان لەدەستدا بێ ئەوەی نەجێشێکی نظامی دروستکەن نەقوەتێکی ئیرادەی بەهێزی وایان هەبێ بتوانێت ڕێبازی کوردایەتی عەلەمانی خۆیان بگەێنێتە بەرهەم بالعکس گەیشتنە بنبەست فکریان دۆڕان سیاسەتیان دۆڕان بە هاو نەریتی میلەتەکەشە دۆڕێنن چونکە زۆریان هەوڵدا یەزیدی زیندووکەنەوە بۆی دینی یەزیدی و زەرادەشتی ببێ بە بەدیلی ئیسلام بەڵام سەریاندا لە بەرد قۆچیان شکا چونکە ئیسلام هی ئەوە نییە بەوان بڕوخێەوە ڕۆژ بە ڕۆژیش بە قووەترە بێ ئەو خوێنش کە ئیسلامیانەی ڕێژن بە تەکید خوێنێکە بە بەرهەم دێ خوێنێک نییە بفەوتێ پشووی ئیسلامیەکان درێژە وەکو پشووی پێغەمبەرانە لەوانیان وەرگرتووە لەبەرەو ئومێدەوارم برایانی مسلمان و ئیسلامیانی خۆمان نەفەس درێژ بن باش پەروەردە بن بەزەیان بە حاڵی یەکترا بێتەوە بزانن کە ئەمە خەباتێکی توولانیە چۆن ئەیبینین ئێستا عەلەمانیەکان چۆنە بینین ئێستا عەلەمانیەکان بە فەزلی خوای گەورە لەبەر چاوی شوانێکی گەرمیانی خەڵوس فرۆشێکی بالیسانی دۆڕاون مفلیسن هیچیان پێ نەماوە بە ساوەری لادێ گەورە بوون بەڵام برنجی شارە خۆن بێ ئەوان ئەمان هەمویان هەستیان بەوە کردووە سەرڕای ئەوە کە مەحرومن لە ئاو لە کارەبا لە ئەمان کوڕەکانیشان لە زیندانە ئەشکەنجە ئەدرێن خەڵکێک دێو ئەگیرێ بێ ئەوەی کە ساحەبی کەسێکی تر بێ و ئەوەش تا فترەیەکی تر هەر ئاوا ئەڕوا پێویستە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی برایانی تەیاری سەلەفی کە ئەو زەختیان ێستا کەوتۆتە سەر سۆفێتیەکیان بەرامبەر زیندووە کرێتەوە هەروەکو چۆن کاتی خۆی فکری نەتەوایەتی بەرامبەر فکرەی جامعە ئیسلامیەکەی پێش و زیندووە کرایەوە کورد بەکارهێنرا بۆی دژی بەلشەفی بوەستێتەوە ئێستاش احتیلالی ئەمریکی ئەیەوێ کورد بەکاربێنێتەوە دژی تەیارێکی ڕەسەنی ئیسلامەتی کە ئێوێ بێتەوە سەرخۆ وەکو فکر وەکو سیاست وەکو ڕەفتار و ڕەوشت وەکو بەهاو نەرید پاشان وەکو ئاراستەکردنەوە و پەروەردەکردنەوەی ئومەتی خۆی بەرەو سیستم و دەوڵەت و ئیرادەیەکی بەهێزکە ئیرادەیەکی سیاسی بە قووەتی لە پشتەوە بێ پشوتان درێژ بێ و دڵنیاش بن لەوە ئەو ئیفلاسەی هەموو ڕۆژێک ئەیبینین و کۆمەڵگەی ئێمە ئەیبینێ لەو عەلەمانیانەی کە مفلیس دەرچوون دەستیان لە هەمبانەی بەتاڵەوە دەرچوو ساحەبی خۆیان نەماون تەنانەت ئێستا یەکێکیان ئەگەر جورئەتی هەبێ بە سەربازێکی ئەمریکی یەکیان ئەگەر جورئەتی هەبێ بە سەربازێکی ئەمریکی بڵێ بەچەکەوە مەیە ژوورەوە کابرای چەکداری ئەمریکی ئامادەیە کە هەمویان ڕاپێچکا و نایلۆنی ڕەش و کیسەی ڕەشیان بکاتە سەر و لە زیندانی ئەبوغرێب و پوکایە قایمیان کە بۆیە هیچیان جورئەتی ئەوان نییە نەڕوبەڕووبوونەوە احتیلال ببن لە ناخی خۆشیانە هەمویان تەمەناکەن کە احتیلال سەری شۆڕ بێ بۆی بتوانێت ناوچەکە بەجێ بێڵێ بەڵام ئەگەر خەڵکێک ناوچەکەی پێ بەجێهێشت مسەلەسی سونی پێی بەجێ دێڵێ ئەو کاتە حتمما ڕووەکەنەوە ئەو سەربازگانەی خۆیان کە بەداخەوە عەلەمانیەتی کوردی کارێکی کردووە ئەو لە احتیلال زۆرتر ئەهلی ئیسلامە کوژێ چونکە بوون بە داردەستی احتیلال خوا دەستیان نەدا و دەستیان کۆتاکە و کورتکە ڕسوایان کا زووتر زەلیلیان کا لە بەرچاوی خەڵکی ڕەش بن و خەڵکیش باشتر بیان ناسێ خوای پەروەردگار ڕەحم بە ئێمە و ئێوەش بکە لە دینەکەمان تێمان گەێنێ یارمەتی دەرمان بێ بۆ دینداریەکی ڕەسەن بۆ چاوکردنەوەیەکی بەرفراوان دیدنیگایەکی زۆر دوور و درێژبینانە و پشوو درێژانە هەوڵ بدەین و کار بکەین هەتاوەکو ئەوان زیاتر ڕسوا ببن ئێمە قایمتر ببین خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.